ببورن من کاتم نییە بێ بڕۆم ماڵەوەمان چاوەڕێمانەکە چی تێ خێرا پێم بڵێن گەژمی خان بەڵێ بە خۆت باززانی فاڕۆق بابی نهادی وەفاتی کردێ ئەو برایەکانی شیاتینە دەیانێ ئەو مەزرایی بفرۆشن بەڵام نهاد بربەستە لەسەر فرۆشتنی ئەو ملکەی جاوە چ پەیوەندی بەمنەوە هەیە گەژمی خان چۆن پەیوەندی بە جەنابتەوە نییە چۆن پەیوەندی بەمنەوە هەیە نهاد دێناگەڕێ ئەو ملکەی بفرۆشن لێ داوات لێ دەکەین تا پێت دەکرێت پەیوەندێکی لەگەڵ نهادی ببەستن ئەو بەڕاستانە منتان بۆ شتانە بان کردووە گەژمی خان تکان لێ دەکەم دانیشە لە بابەتەکەی بکە ئەو کاتە بڕۆ دانیشە خاتون دانیشە هەڵمەچ تکایە دانیش جۆ لە مڕا بگرە ئەو پەیوەندیە پەیوەندێکی بەرژەوەندیە ڕاستەقینە نییە خۆ ئەمەش باش زانین ئەتۆ ئەوت خۆش ناوێ بەڵام تا ئەو کاتێ بەرژەوەندیەکەمان دەڕواتن ملکەکەی پێدەفرۆشین کۆتایی پێدێ و خۆشەویستێ ناتوانم نایکەم ببورن گەژمی خان تکان لێ دەکەم ڕازی بە ئەگەرە تو ڕازی بی بەڵێن پێدەم ئەو مەزرعەیە 1 ملیۆن دلاری دەکات 105 ئەو مەزرعەیە دەدەمێ ئەو زۆر بەڕاستە خۆ من خۆم نافرۆشم و قسانە چی خاتون دەکا 5 دەفتەر لە ڕازی بە ئێمە نەماوەتوە خۆت بفرۆشە کلیلی چارەسەری ئەم کێشەیە لای بەڕێستە ئێمە سوپاست دەکەین گەر هاوکاریمان بکەین ناتوانم خاتون جۆ لە مڕا وعد بی هەر کاتی بەرژەوەندیمان تەواو بوو بە خۆمان هاوکارت دەبین ئەو پەیوەندیی تو نهادی لەناو بین وتم نایکەم ئێوە تێناگەن ناتوانم و تەواو جەنابی پارێزەر من 105 ترشی دەدەمێ دەکات دە دەفتەر دەڕازی بە گەژبین خان دە دەفتەر چێ لەو زمانی دە دەفتەری بێپیا دەبی ڕازی بە دە دەفتەرت دەدەینێ 105 بە 105 ئەو کاتی لەو مۆزوعەش قوتارت دەکەین لە پاژەو کاتی باشە باش دە زۆر باش زانی ئێستا چ پێویستە چ بکەی یەک تەلەفۆنی لەگەڵ نهادی بکە ئێستا